لباجار هامبورگ باجارێکی ئەڵمانیە مەزنە دو کۆچبەرین سووری برایەن هەبن لە ماڵە خۆ چێکردنەش خۆرە ببینن بمبە چێکردنە دماڵە خۆدا خانی خۆدا بمبە چێکردنە کەمەرین بمبەکری چێکردنە خواستنە خۆ بتەقینن بە خەڵکێدا بە سووریا ئامادەکاریین ئێرشێن تەروریستی هاتنە گرتن کۆچبەرێکی دن بە ناوێ بەشار عوقلە کۆ دخانیە وان هەردوو برایاندا بووە دبێژە هایا من ji tiştekî tineye. Lê polîsan êrişî malê kirin, bêhtirî du sed polîs têda hazir bûn, derî şikandin, bi zorê derbasî malê bûn. Gelek tiştên ecîb û gerîb dendir malê de dîtin. Heta niha polîsên Almanya navê wan her du birayan eşkere nekiriye. Tenê hatiye eşkere kirin ku temenê gumanbarê sereke, temenê wî 28 sal e û her du bira jî di sala 2015 da çûne Almanya bûne penaber. بردفکا سردوزگریه گشتیه هامبورگ جی دبیجه او گمانباره که لهامبورگ دجیان خوستیه به دست خواه کمبرکه بمبکری چه بکه و خود نوا خلق آلمان دا بتقینه لی هاتنه گرتن لباجار هامبورگی آلمانیایی پلیسان دو براین خلکی سوریه دست سردکن که تهمت بارن با آماده کارین پیکانی ناگریارین تروریستی. گومانباری سرکه دوی مالی ده جیایه. بشار اکلای تمنسو 4 سالی جی دو اوده که وی خانی ده بویه. لی او دبیجه هایاوی جی تشتکی نینه. Alle Tür kaputt machen und هێزن پۆلیس دەری شکاندن و کەتن هەندەر ئەس لەڤر ڕازایی بووم چەک دانی سەرسەرێ من و گوتم بێدەنگ ڕوونە من پرسیار کرد چ بووە گوتم بێدەنگ بە حتا نەها ژی ناوێ هەردوو برایان نەهاتیە ئەشکەرەکردن یا ku tê zanîn gomanbarê sereke 28 salî nişteceyê bajarê Hamburgê xwestiye kembereke bomberêşkirî çêke. Birayê wî yê ku 4 salan jê biçûktir e nişteceyê bajarokê kemp tene alîkariya wî kiriye û ewhan jî daye. کەسێکی ئاسایی بوو دچوو مزگەفتێ لێ سەردana هۆڵا وەرزیشê jî dikir bi hevalên xwe re diçû şahiyên wan û carna jî di rojên bêhvedanê de li vir jî kom dibûn kesên asayî bûn. Berdevka ofîsa serdozgeriya giştiya Hamburgê divê derbarê de daxuyaniyek da. هر دو گمانبار جی تومتا دانینا پلانا پیکانینا تقینی لسروان هیا او گمانبار کول هامبورگ دجیا خوستیا به دست خو کمبرا بمبرشکری چه بکه بوی مبسته هناك پیکاتین کیمیایی و چند تشدن کرینه برای وی الیکاریا وی کریو او هانجی دایو د الی درونی د جی پشتگیریا زیاده دایوی اشکریا کو خوستنه هناك کسان بکوجن کوان وکو کافر دبینن Wezîra Navxweya Almanyan Nancy Faeser dibêje desteserkirina wan du kesan nîşan dide ku hê metirsiya tundra wan heye û heta niha jî Almanya armanca rasterasta rêkxistinên terorîstî ye. Her wiha ji hêzên ewlekariyê daxwaz kir ku derbarê asta tehdîtan de hişyartir bin û bi awayekî ciddîtir li zanyariyên ewlekariyê binêrin. Alaşalî ji Hamburgê ji pêşiya mala wan herdû bergumanan wê li gel me be zanyariyên zêdetir li cem te hene alat bixêr hatî kîne evana çawa ev qas tişt mala xwe de çêkirine navê wan eşkere bûye yan na hinek zanyariyên zêdetir ala دڵبەخەن سڵاوت لەبێ ئەمێ سە لە شاری هەمبورگین لە پشتی منە ئەو باڵەخانەیە کە ئەنەسکا ناوی ئەو کوڕە تەمەەن 28 ساڵەیە کە خەڵکی سووریایە لە 2015 لە ئەڵمانیا دەژی ئەو ژوورەکەی ئەوە ئەگەر هاوکارم پیشانت با کە پەردەکەی دیارە قاتی یەکەمی ئەم باڵەخانێ نزیکی وێزگەی شەمە نەفەری شاری هامبورگە لەم منتیقێ لەم ناوچێ کە من ئیستا لێرەم بەڕاستی ژمارێکی زۆری خەڵکی سووریا و مسلمان و عێراقی و ئەفغانی و پاکستانی دەبینیت
اینجا دڵبەخەن ئەگەر بینە سەر باسی ئەو گەنجە تەمەەن 28 ساڵە کە لێرە دەستگیر کراوە براکەی لە هەرێمی باڤاریا تەمەنی 24 ساڵە دەستگیر کراوە داواکاری گشتی شاری هەمبورگ بۆ ڕوودا و قسەی کرد ئاماژی بەوەدا کە گوتی ئێمە لەسەر فەرمانی دەستگیرکردنی داواکاری گشتی شاری هەمبورگ دوێنێ ئەواتە 25 چوار کاژەشەشی سەر لە بەیانی 250 پۆلیس و هێزی تایبەت داویانە بەسەر ئەم باڵەخانەدا و ئەنەس کایان دەستگیر کردووە بە تۆمەتی ئەوەی کە چەندین مادەی جۆراوجۆری کیمیایی لە ڕێگەی ئینتەرنێتەوە کڕیوە و خواستویەتی خۆی بۆمبێکی پشتێنێکی بۆمداڕژاو دروست بکات و خۆی بتەقێنێتەوە لە ئەڵمانیا بەڵام شوێنەکەی نازانن بە نیازی کوێ بووە وستێتی ژمارەی زۆری خەڵکی سڤیل لەگەڵ خۆی بکوژێت ئەمە ئامانجی بووە بەڵام داواکاری گشتی ئاماژەشی بەوەدا گوتی نەک هەر ئێرە ئێمە 5 شوقەی کەسانی نزیکی ئەومان پشکنیوە بە براکەشیەوە باتە ئەو هاوڕێیانی کە دەگوتێ ڕەنگە هاوکار ببێتن و لەو 5 ماڵەدا توانیوانە دەست بەسەر چەندین مادەی کیمیایی و شتومەکی جۆراوجۆر و هەروەها مۆبایل دەستی بەسەرا بگیرێت و ئێستا لەژێر لۆکۆڵینەوەدایە ئەڵمانیا چۆن ئەمەی زانیوە چونکە تا ئێستا ئەم کەسە کە باسی دەکەین ئەنەسکا لە لای پۆلیس ناسراو نەبووە لە لای دەستگای هەواڵگری ئەڵمانیا ناسراو نەبووە بەڵکو دەگوترێت دەستگای هەواڵگری ئەمریکا ئەڵمانی ئاگادار کردوتەوە کە ئاگادار بن کەسێکی وا تەمەەن ئەوەندە لە شاری هەمبورگ بەنیازە ژمارەی زۆری دەرمانی کیمیایی کڕیوە. ئەمە بیرمان نەچێ مانگی یەک لە نۆدران وێسفال لە کاسۆپراکسل دوو برای ئێرانی دەستگیر کران کە بە هەمان شێوە دەرمانی کیمیایان کڕی بۆ هەر بە هەمان شێوە ئەڵمانیا ئاگاداری ئەمریکا ئەڵمانیا ئاگادار کردبووە بیرمان نەچێت ساڵ 2021 هەر لەم شارە هێرشێکی ئەتوانم بڵێم تێرۆریستی پوچەڵ کرا لەلایەن هێزە ئەمنیەکانی ئەم شارە کەسێکی تەمەەن 21 ساڵی مەغریبی بوو کە ئێستا لە زیندانی کراوە کە ڕێگە نەدرا ئەو تەقینەوە ئەنجام بدا. بیرمان نەچێت لە 2015ەوە چەندین هێرشی تێرۆریستی لە ئەوروپا ڕوویدا و ئەڵمانیاش وەکو وەزیری ناوخۆی ئەڵمانیا ئاماژی پەدا هێشتا لەسەر مەترسێکی زۆری لەسرە و ئەگە تەماشا بکەین ژمارەیەکی زۆری موسڵمانان لە ئەڵمانیا هەن کە دەگوترێت 11900 کەسیان بە مەترسی لە قەڵم دەدرن تونند ئاژن بەڵام 520 کەسیان زۆر مەترسین بۆ سەر ئاسایشی ئەڵمانیا ئەمە وەزارەتی بوندسڤەرفاسونگشوتس واتە دەستگای فەرمانگەی فیدرالی بۆ پاراستنی دەستوری ئەڵمانیا بڵاوی کردوتەوە و ئێمە چەندی بەدووادا چونمان کردوواتە لە ساڵ 2015 تا ئێستا دە هێرش لە ئەڵمانیا ڕوویان داوە بیرمان نەچێت لە بەرلین لە چەندین شوێنی شاری دیکەی لە دووزبورگ هەفتەی ڕابردوو کەسێکی سووری 4 کەسی لە هۆڵێکی وەرزشی بریندار کرد دەگوتریە ئەمڕۆ باس لەوە دەکە لە مندیاکانەوە داواکاری گشتیش وتە بێژەکی قسەی بۆ ئێمە کردگوتی ئەوەش دەگوترێت کە مەبەستێکی ئاینی لە پشتەوە بووە بە ناوی ئاینی ئیسلام و بەڵام یەکشت هەیە دڵبەخن دەگوترێ ئەم کوڕە تا ئێستا داواکاری گشتی ئەڵمانیای هامبرگوتی ئەنەسکا تا ئێستا نازانی کە بە تەواوەتی سەر بەڕێکخراوی داعشە یان نە ئەمە ئێشتا یەکلایی نەبووتەوە لەبەر ئەوە هێشتا لەژن لە کۆڵێنداوە گوتیان ئێمە ناتوانین زانیاری زیاتر بدەین ئەوە هەموو زانیارێکی کە هەموو میدیاکان پیانرا و بە ڕووداویش بە هەمان زانیاری دراوە ئەمڕۆ کە هێشتا نازان ئایا ئەمە سەر ئەندام بۆ یاخو سەر بە ڕێکخراوی داعش بووە بەڵام ئەوەی ئاشکرای ئەوەی سەردانی مزگەوتی کردو بۆ دەگوترێت لەوێ ڕادیکال نەبوو بەڵکو لە ڕێگەی ئینتەرنێتەوە بۆی هەیە لە ڕێگەی پرۆپاگەندەی داعشەوە ڕادیکال بوو بێت گەلێکی سپاس ئالا شالی ji Hamburgê ji pêşiya mala her du kesên ku bi sûcê terorî hatine girtin.